والسلام على سيدنا محمد والصلاة والسلام على سيدنا محمد المصطفى وآله وصحبه أهل التقى والصدق والوفاء. عزیزان و خۆشەویستان، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. دیارە فیتنەی و دووزبانی و قسەهێنان و بردن یەکێکە لەو هیلاکبەرانەی زبانی ئینسان کە بەڕاستی هەم کەسەکە خۆی هەم مجتەمە و کۆمەڵگا بەرەو فەساد و بەرەو خراپە و بەرەو تاوان و بەرەو خراپە ئەبا. فیتنەی و نەمامێت و قەتات یا نەمام یا فیتنەچی بەڕاستی تاوانێکی گەورە و قێزەونە، هۆکارێکە بۆ تێکدانی مجتەمە و کۆمەڵگا، بۆیە زانایان بە تیرێکی ژەهراوی کوشندەی کۆمەڵگایان داناوە، فەرمیانە ئەنەمام و سەم القاتیلی یا ئەلقەتاد و سەم القاتیلی. بەڕاستی فیتنەی و فیتنەچیەتی ژەهر و کوشندەیە، تیرێکی ژەهراوی کوشندەیە لە کۆمەڵگا. لەبەر خاتری چی؟ لەبەر ئەوەی کەوا کەشفی نێنی تایە، درۆ و حەسادەتی تایە، هەتکی حورمەتی تایە، هەتکی حورمەتی بەرامبەری تایە، هەتکی حورمەتی کۆمەڵگای تایە، و هەروەها ئیفساد و تێکدانی نێوانی خێزان و شەریک و خەڵکی کۆمەڵگای تایە. بۆیە خوای تەبارەک و تەعالا لە قورئانە هەڕەشەی زۆر تون دەکا لە فیتنەچیەکان. هەتا هەندێک لە عولەما تەفسیری ئاەتەکان واکەن ئەفەرمون ئەوەی فیتنەچی بێ وەلەدی زینایە، خوا پەنامان با. خوای تەبارەک و تەعالا فەرمێ ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم عتل بعد ذلك زنيم. خوا فەرمێت ئەی پێغەمبەری خۆشەویست، بە خۆت و ئومەتەکەت ڕاگەیەنە بەڕاستی گوێڕایەڵی هەموو ئەو کەسانە مەبن حەلافی مەهین، یعنی سوێندی زۆرە خوا بە درۆوە، سوێندخۆری درۆزن، گوێڕایەڵی ئەو مەکە. هەمازی مەشائین بینەمیم، ئەو کەسەی کەوا غەیبەتچیە و فیتنەچیە و درۆزنە. نەمیم یعنی فیتنەچی کە درۆشی لەگەڵاکە و غەیبەتشی لەگەڵاکە. هەمازیم مەشائین بینەمیم، ئەوەی کەوا فیتنەی ئەکا لە نێوانی خەڵکیە و لە نێوان خەڵکانی کۆمەڵگا و خێزانەکان و شەریکەکان و دۆست و ئەحبابەکانە. مناع للخەیری معتەد ئەثیم، ئەم کەسەی کەوا سوێنخۆری درۆزنە، فیتنەچی و ئاشوبگێڕە، درۆزن و ساختەچیە، وەصیفەتی ئەوەیە مناع للخەیری معتەد ئەثیم. بەڕاستی زۆر تاوانبارە و هەمیشە حەزی لە خێر نییە، حەزی لە چاکە نییە، بەڵکو مەنعی خێر و چاکەشەکات. عتل بعد ذلك زنیم. بەڕاستی عەبدوڵای کوڕی مبارەک ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت عتل بعد ذلك زنیم، یعنی ئەمە ئەولادی زینا، ئەوانەی کە ئەولادی زینان. فیتنەچی خوای تەبارەک و تەعالا یان لەگەڵ ئەولادی زینا عەشریەکە، یا خودی خۆی ئەولادی زینایە، بۆیە فیتنەی چی دەکات، بۆیە نەمامە، بۆیە قەتادە. خۆشەویستان، حەمالەتە الحەطب في جیدها حەبل من مەسەد، لەبارەی خێزانی ئەبوو لەهەب مامۆژنی پێغەمبەری خوا هاتە خوارەوە. حەمالەتە الحەطب یعنی فیتنەچی، یعنی ئافرەتەیە کە ئەهات لە نێوان خەڵکیە فیتنەی پێغەمبەریە کرد. ئەو کەسەی فیتنەچی بێ یعنی هاوڵ و ڕەفیق و دۆستی مامۆژنەکەی پێغەمبەری خوایە کە فیتنەچی بوو. خوای تەبارەک و تەعالا پێیە فەرمی و زەمیەکە و توندە بەرامبەری حەمالەتە الحەطب في جیدها حەبل من مەسەد. ئەمە سەگی جەهەنەم لە جەهەنەما بەسراوەتەوە، کەواتە ئەو کەسەی فیتنەچیە هاوڵ و ڕەفیقی دۆستی مامۆژنەکەی پێغەمبەریە کە فیتنەچی بوو. خوای تەبارەک و تەعالا پێیە فەرمی و زەمیەکە و توندە بەرامبەری حەمالەتە الحەطب في جیدها حەبل من مەسەد. ئەمە سەگی جەهەنەم لە جەهەنەما بەسراوەتەوە، کەواتە ئەو کەسەی فیتنەچیە هاوڵ و ڕەفیقی
ئەو کەسانەیەکەوە دژی پێغەمبەری خوا بوون، فیتنەیان بۆ پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت ئاگاتان لە خۆتان بێ، قسە مەهێن و مەیبەن، فیتنەی و فیتنەچێتی تاواندێکی ئەوەنە گەورەیە، ئەوەنە قێزەونە، ئەوەنە ناشرینە، خاوەنەکەی منعەکا لە بەهەشت و بۆنی بەهەشت و چوونە بەهەشت. لا يدخل الجنة نمام أو قتاد. پێغەمبەری خوا فەرمێت ئاگادار بن، والله بۆنی بەهەشت ناکەن، والله ناڕۆنە بەهەشت، والله ناڕواتە بەهەشت ئەوەی کەوا فیتنەچێتی بکە، ئەوەی قسە بێنێ و بیبە، ئەوەی کەوا نێوانی خەڵکی تێکدا. اینجا فەرمووی ئەلا ئوخبیڕکم بشرارکم قالوا بەلا یا رسول الله. فەرمی ئاگادارتان کەم لە خراپترینی ئێوە کێ زۆر خراپە، قێزەونە، لای خوا لای خەڵقی خوا. تیانەی پێغەمبەری خوا بەڵێ ئاگادارمان کە. پێغەمبەری خوا فەرمی قال المشاؤون بالنميمة المفسدون بين الأحبة الباغون للبراء العنة. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فەرمووی ئەوانەتان زۆر خراپن کە خەریکی فیتنەچێتین، قسەیەن و قسە ئەبەن و فیتنەی ئەکەن لە نێوانی یەکتریا و لە نێوان خەڵکیە. ئەوانەتان کەوا بەینی خەڵکی تێکەدەن، ئەوانەتان بوهتان ئەکەن، وەکو جمعەی ڕابردوو ئاماژەمان کرد بۆ کەسانی بەری و بێتاوان و پاک. بەو بوهتانە لە کۆمەڵگا شەخسیەتی ئەڕوشێنی و لای خەڵک ڕسوایەکەی خوا خۆشت ڕسواکە. پێغەمبەری خوا فەرمی ئەم سێ کۆمەڵ و تاقمە لای خوا زۆر سووک و ڕسوان، و هەروەها خوای تەبارەک و تەعالا بە خراپترین خەڵکی سەریانەکە، یعنی بە ڕەحمەتی خۆی سەریان ناکە، لە قیامەتا بە نەزەری ڕەحمەت بۆیان ناڕوانێ، نان خاتە باشتەوە، چونکە ئەمانە شیراری ئومەتی منن کە خەریکی فیتنەچێتین. بۆیە زانایان فەرمویانە النميمة مبنية على الكذب والحسد والنفاق وهي أساس الذل. زانایان فەرمویانە نەمیمە و فیتنەچێتی و فیتنەیی بنیات نراوە ئەساسەکەی لەسەر چییە؟ لەسەر درۆکردن، لەسەر حەسادەت بردن و لەسەر نیفاق و دووڕۆیی. بۆیە فەرمویانە زانایان ڕزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ ئەو کەسەی کە فیتنەی ئەکا، ئەو کەسەی قسە بۆ تۆ ێنێت یا فیتنەچێتی ئەکا، حاڵ لە سێ حاڵ بەدەر نییە، یان ئەو کەسە کە تۆ قسەت بۆ ێنێت، یا قسەی تۆ نقڵەکە، یا قسە لە نێوانی خەڵکییا بە، ئەمە یان دوژمنایەتی ئەو کەسێکە کە قسەکەی نقڵەکە و بۆ تۆ ێنێت، ینی قسەی نەفەرەت لێنێ بۆ تۆ، دژمنی ئەوە درۆی بۆ تاچە و بوهتانی بۆ کاورەسە حەسادەت و بۆی تۆش ڕقی لێڵگری و دژایەتی بکەی، یان لە دۆستایەتی ئەوایە، یا دۆستایەتی بۆ تۆ کە قسەت بۆ ێنێت، کە لە ڕاستی ئەمە دۆستایەتی نەمە دژمنایەتیە، چونکە یەکێک لە زانایان کەسێک قسەی کەسێکی بۆ ێنا فەرمی خوا خێرت نەنووسێ و خوا جەزات نەداتەوە، ئەمە بە حساب چاکەت لەگەڵم ناکرد و دڵسۆزی وە من دەربڕی، دڵی منت مەشغوڵ کرد بە ئەوەوە و غەیبەتی ئەویشت کرد، بەڕاستی منیش ئەبێ دڵم هەمیشە مەشغوڵ بێ بە ئەوەوە غافڵ بم لە خوا. ئەمە سیفەتی ئینسانی پیاوچاکان ئاوایە. ڕێک تووڕە بوو لێی فەرمی تۆ کەسێکی تاوانبار و گوناهباری، غەیبەتی ئەوت کرد و دڵی منت مەشغوڵ کرد. ئەمە دڵسۆزی نییە کە قسە بۆ تۆ ێنێت، بە حساب خۆی بە دڵسۆزی تۆ ئەزانێ، بەڵکو دژمنی تۆیە. و هەتا حەسەنی شیخ حەسەنی بەسری فەرمیەتی من نەمە ئیلەیکە نەمە عەلەیکە، ئەوەی فیتنەیی بۆ تۆ بێنێ و قسە بۆ تۆ بێنێ، دڵنیا بە قسەی تۆ با بۆ ئەوی تر، دڵنیا بە کە وتی فڵانەکە زەید و عەمر ئەوەی بە تۆ وت، دڵنیا بە قسەی تۆش با بۆ زەید و عەمر، ئەڵێ زەید و عەمریش ئەمەی کردو بەرامبەر بە تۆ، دوای ئەڕاتەوە لای زەید و عەمر ئەڵێ زەید و عەمر فڵانە کەسی ئەوەی کردو بەرامبەر بە تۆ. بۆیە ئەبێ زۆر ئاگاداربیش، زۆر حەکیم بی، زۆر ژیر بی. و هەروەها هۆکارێکە بۆ ئەوەی کەوا مجلیسی پێگەرمکە زۆر جارێ، وتمان یا لەبەر خۆشەویستیە بۆ تۆ، یا لەبەر ڕقە بۆ تۆ، یا لە ڕقە لەو کەسێکە قسەی لێ، یا بۆ گەرمکردنی مجلیسە فیتنەیی ئەکا بۆی کەوا مەیزەکە خۆشی خەڵک پێ بکەنێت. ئەمە کۆمەڵە تاوانی لەخوا گرتووە، غەیبەتکردن، زەمکردن، بوهتانکردن، درۆکردن، حەسادەت، قسەی بەتاڵ لەسەر بەتاڵ بنیاتنان،
مەجلیس گەرمکردن لەسەر درۆ ئەمانە هەمووی نەفرەت و لەعنەتی لێکرا و تاوانەکانی زبانەکو پێشتر ئاماژەمان پێکرد کە لە فیتنە خۆیەگرێتەوە. بۆیە کاریگەرێک خراپەکانی فیتنەی لە کۆمەلگا عولەما و زانایان فەرموویانە یەکێک لە خراپترین کاریگەریەکانی فیتنەی ئەوەیە بەڕاستی مەحەبەت و ڕێز و خۆشەویستی لە کۆمەلگا نایەڵێت. ئەمانەیش خوای تەبارەک وتەعالا بە منافق و بە دووڕوو باسی کردوون، بە خەڵکی خراپ و قێزەون باسی کردوون. ئەفەرمێت ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض. فیتنەچیەکان چیەکەن؟ یان ئەوەی کە خوا ئەمری پێ کردووە کە محەبەت و ڕێز و خۆشەویستی و یەکبوون و تێکەڵی یەکتریە، ئەوان قەتعی ئەو سیلەی ڕەحمە ئەکەن لە نێوان خەڵکیە بەهۆی فیتنەیەکان. زۆر فیتنەی هەموو لایەکمان ئەزانین چەند عائیلەی تێک داوە قسە هێنان و بردن. جاری وایە مەسەلەی سەبەکەی کوڕی کابرابووە، کچەی کابرابووە، بووکێکی بووە، یا مەسەلەی دراوسەیەکی بووە، ئامەزایەکی بووە، قسەیەکی هێناوە، سەیرەکەی کۆمەڵێ برا و خوشک و عائیلەیەکی ترازاندۆ لە یەک و سیلەی ڕەحمەوە لە بەینانە. بۆیە ئەم فیتنە چییە؟ خوای گەورە ئەفەرمێ ئەمە منافقە، ئەمە دووڕووە، ئەمە ئەو کەسە مفسیدەیە کە وارەتە ئەرزا فەسادەنێتەوە، چونکە شتێ خوا ئەمری پێ کردووە کە سیلەی ڕەحمە ئەوەی بەجێی بێنێ لە ژێر ڕەحمەتی خوایە، ئەوەی بەجێی نێنێ سیلەی ڕەحم بەڕاستی مەلعونە. ئەم هەڵ ئەستێ بە تێکدانی ئەو سیلەی ڕەحمە ويقطعون ما أمر الله به أن يوصل. ئەم فیتنە چییە؟ ئەمری خوا تێکەدا بەسەرەکە، ئەو سیلەی ڕەحمە کە خوا ئەمری بە ئەو تێکەدا بەسەرەکە. بۆیە بەڕاستی ئەمە مفسیدە لەسەر ئەرزا، خوا پەنامان با. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی لا يدخل الجنة قاطع، ناڕۆتە بەش ئەو کەسە کە بڕەری سیلەی ڕەحمە، یعنی ئەبێتە هۆکار و فیتنە لە نێوان باوک و کوڕ و مەسەلە دایک و کچێکە، یان مەسەلە خێزانێکە، ژن و پیاوێکە، خوشک و برایەکە، خێزان و عەشرەتێکە، مادەم بڕەری ئەم سیلەی ڕەحمەیە کە ئەمری خوایە بە فیتنەیەکەی خۆی، ئەمە مەلعونە و بەهەشتیش نییە و بۆنی باشتیش ناکە. وەکو پێشووتریش کە پێغەمبەری خوا فەرمی لا يدخل الجنة نەمام. نەمام یعنی بە فیتنەیەکەی ناڕاتە باشت، بەمەش کە بێتە قاتعی سیلەی ڕەحم هەر ناڕاتە باشت، یعنی دوو سێ تاوانی گەورە لە خۆی ئەگرێت. و هەروەها زوڵم مستەمەی کات لە بەرامبەرەکەی، و هەروەها زۆر جار قەتڵ و قیتال و کوشتن لە فیتنەی ئەبێتەوە. دەگەڕنەوە لە سەردەمی قەدیمە، حەمادی کوڕی سەلەمە ئەفەرمێت یەکێکە لە تابعین، ئەمە کابرا کۆیلەیەکی وەی فرۆشت، هاوارێک کرد ئەم کۆیلەی منە بەهێزە، بە قووەتە، بە توانایە، ئیشکەرە، یەک عیبی هەیە بەس فیتنەیە، لەبەر نەمامی فیتنەکەی فرۆشم. کابراوی جاوەش یەقەی چێکامنەی کڕمەی بۆ ماڵ و بە نەسیحەت و ئامۆژگاری چارەسەر یەکەم و ئیتر ئەو فیتنەیشی نامێنێ، ئەو کارە ناشینێشی نامێنێ. کابرا لەسەر دڵی پاکی خۆی کڕی و بردیەوە ماڵەوە، بەڵام چی بردە ماڵەوە؟ ئەڵێ زەڕم دا و بەڵام کڕی، ئاگری بردە ماڵەوە. سەیری ئەکرد، وەکو ئەرزم فیتنەی زۆر جارێ ئەساسەکەی لەسەر درۆ و حەسادەتە. ئەم ژن و پیاوەی ئەبینی محەبەت، ڕێز، خۆشەویستی، ئیحتیرام، خانەوادەیەکی بە حورمەت، وەکو حەسادەتی خۆی چاوی پیاو نەها، وتی ئەمە بەڕاستی ئەگەر شتێک نەکەم ئەم بەینە تێک نەدەم، من ئیسراحەت ناکەم، ئەبێ تێکی دەم. چوو بەلای ژنەکە وتی تۆ ئەم پیاوی خۆتە زۆر خۆشەوی، زۆر خۆشەوێ، زۆر ڕێزی لێگرم، پیاوێکی بەڕێزە، پیاوێکی چاکە، حورمەتم لێگرێ. وتی دەیت تو ئاگات لە خۆت نییە خیانەتی لێکە، خەریکەشی نێنە دەسەرێ. کوڕەوتی وانیە و شتی وانیە، ئەم پیاوە منی زۆر خۆشەوی، حورمەت تی نەخێرەوە تۆ نازانێ ئەوەی ماساوی بۆکە، بەخواشی نێنە دەسەرێ. ئەم ژنە دڵی کرمۆڵ بوو، دڵی ناڕەحەت بوو. ماوەیەک لەگەڵ پیاوەکەیە دەستورات و ئەخلاق و ڕەوشتی گۆڕا، پیاوەکەیشی سەرنجی ئەدا، ئەم نەکبەتە نەیزانی ئەم فیتنە هاتەتە ماڵەکەی و بەدبەختی بۆ هێناوە. پرسی بەو کرد، ڕاوێژی بەو کرد، تیژنەکەم بۆچی وای لێ هاتووە ئاوا ڕفتاری گۆڕاوە لەگەڵ ما؟ وتی ئەم ژنە پێم وایە خیانەت، ئەوێ خیانەت لە تۆ بکە، نیازی کوشتنی تۆ هەیە، پیاوەکە ئاگادار بە کاک، من دڵسۆستانم لەم ماڵە. تی چۆن نەزانی؟ تی بۆ نمونە لە شەوێک لە شەوانە لەوەی بەدەستەر سەر ببڕێ، بەرحاڵ ژنەکەی هاوە لای
بەم کابرافیتنە مشاوەرەی پێکرد ئەهلی فەساد چی بکەم باشە؟ وتی ئەگەرێتەوە نەجاتێ بێ ئەبێت جادوویە بکەین سیحرێ. تی چۆن؟ تی ئەبێ چەند تەڵموویەکی ژێرملیم بۆ بێنی ئەیدەین بەو جادوگەرە بەڕاستی جادوویەکە کایتر واکە ئەم پیاوە تۆی خۆش بێ و چاوی بەستەوە بینەوە ژنێنە لەسەرە. وتی چی بکەم؟ وتی لە کاتی خەوتنا چەند تاڵموویەکی ژێرملیم بۆ بێنە. دیاوە زۆر ئاسانە. چووە بەلای کابرا وتی پێم وتی ئەو ژنە شەوێ لە شەوانە سەرتە بڕێ ئاگاوە لە خۆت بێ. تیشتی وان نەڵێ وتی جا بزانە. بەهەرحاڵ تی تەجروبەی کە شەوێ لە شەوانە ژن بەتەمایە پیاو بخەوێ و چەند تاڵموویەک ببڕێ و بیدا بەم فیتنە چیە و بڕا جادوویەکی بۆ بکە سیحرێک بکە. وەک ئەمڕۆ سیحر بەردەوام و ماڵی عالەمی تێکاوە بەڕاستی جادوگەرەکان لەم وڵاتە ئازادن جادو سیحرەکەن کۆمەلگایان تێکداوە بەسەرەکە و حکومەتی عەلاقەی بەسەرانە نییە وەکو چۆن عەلاقەی بەسەر قاتیل و دزەکانەوە نییە. ئەوانەی قاتیل و دزن لەم وڵاتە بەڕاستی. ئەم ژنە هەڵەسەیە لە نیوە شەوە ئەیەوێت چەند تاڵموویەک لە ژێرملی پیاوەکەی هەڵکەنێ و بیبڕێ و بیبە لەو کاتا کە دەست ئەبا بۆ ملی و پیاوەکە دەستی ئەگرێت. ئەڵێ ئەم کۆیلەی منە ڕاستی کرد ئەم ژنە نیازی کوشتنی من هەیە ئەمە موسە بەدەستێ و ئەمە من ڕاستی نیوە شەو و کاتی ئەوەیە کەوا من سەر ببڕێت دەستی ئەگرێ یەکسەر بەو چەقۆوە بەو موسە ژنەکەی قەتڵ و ئامەکات. بەپەلە ڕاکە بۆ لە کەسوکاری ژنەکە ئەڵێ و پیاو ژنە بۆ دەشەڕیان و پیاوەکە ژنەکەی خۆی کوشتووە کەسوکارەکەیان کابراشە کوشن. قەتڵ و ئامێک ڕۆئەدا ئەمە هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەی فیتنە بوو. تەبەیونیان لە شتەکان نەکرد چونکە فیتنەی تاوانێکی زۆر گەورەیە کوشتن و کوشتار و قەتڵ و قیتال لە نێوان عەشەرەکانە ناوەن کۆمەڵگاکانە هەموو لایەکمان نەزانین خێزانەکانە چەند جار ئەم شتانە بۆ بۆی فیتنەیەوە بۆیە فیتنەی تاوانی گەونە قێزەونە. و هەروەها بەهۆی فیتنەیەوە خوا ڕەحمەت لەسەر ئەرزا هەڵەگرێت حتا فیتنەی بدە قەتعی بەرەکەت لە ئەرزا. لە سەدەمی حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ باران نەئەباری چووە کێوی توور مناجات کە فەرمی خۆیان بۆ باران نابارینی فەرمی لە ناو قەومەکەی تۆ نوێژنەکەری تایە ناو قەومەکەی تۆ فیتنەچیشی تایە هەتا بەوانە نەڵێی وازدە ئەو تاوانانە بێنن باران و ڕەحمەتان بۆ نابارێنم. حەزەتی موسا خەڵقەی کۆ کردەوە فەرمووی کێ فیتنە چییە؟ باواز لە فیتنەی بێنێ خوا بارانمان بۆ بارێنێت. بەهەرحاڵ فەرمی بەینی خۆتان و خوا تۆبە بکەن. تۆبەیان کرد وازیان لە فیتنەچێتیە نا ئەو فیتنەچیە چۆ بە خۆیە فەرمی خوا بارانی بۆ باراندن. کەواتە فیتنەچێتی قەتعی بەرەکەت جەکا لەسەر ئەرزە. بۆیە تۆی موسڵمان و تۆی ئیماندار ئەبێ زۆر ئاگادار بی. کەسێک کە قسەیەکت بۆ تێنێ فیتنەیەکت بۆ ئەکا قسەیەکت بۆ هەڵەواسێ یا قسەی خەڵکت بۆ تێنێ زانایان فەرموویانە پێویستە ئێمە لە شەڕی فیتنەچیەکان خۆمان پارێزین بە چەند شتێک. یەکەم کاتێک کە قسەت بۆ تێنێ ئەم کەسە کە فیتنەیەکە ئەمە قورئان بە فاسق ناوی بردووە. فاسقیش نە قسەی لێ وەرەگیرێت نە شەهادەتی قبوڵە. وەخواج ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة حتى آخر آياتك. خواهی تبارك وتعالى فەرمێ ئەی ئیمانداران و باوەڕداران کەسێ هاتە لاتان فاسق بوو قسەی بۆ هێنان یعنی فیتنەچی بڕای پێ مەکەن تەبەیونی تیا بکەن ئەوسا بڕیار بین. ئەی ناوەکو عایلەیەکەوە قەتڵ و ئامی یەکتریان کردو بەهۆی فیتنەچی کۆیلەکەەوە کە فیتنە بوو ئاواتان بەسەر دێ بەڕاستی دواییش پەشیمانی داتان نادا لە نەزانی و لە جەهالەتەوە تووشی قەتڵ و قیتال بن بەهۆی فیتنەچیەکەوە. کەسێک هاتە لاتان قسەی بۆ هێنان ئەوە فاسقە بەگوێی مەکەن ئەمە نەجات دەبێت ڕزگار دەبێت. دووەم ئەوەیەکەوە قەدەغەیکەی ئەم فیتنەچێکە قسەی بۆ هێناوی قەدەغەیکەی لە فیتنەچێتی و بڵێ نەسیحەتیکەی ئامۆژگاریکەی ئەمە کارێکی خراپە کارێکی تاوانە تۆ ناوێ بیکەی ئامۆژگاریکەی. چون کەسێک هاتە لای حەزەتی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمی باسی کەسێک کرد فیتنەی بۆ کەسێک کرد. حەزەتی عومەر فەرمووی نەسیحەت دەکەم گوێم لێ بگرە حاڵی تۆ لە سێ فەقەرە بەدەر نییە. یەکەم ئەگەر تۆ
درۆ بکەی بۆ ئەم کەسە ئەوە خوا تۆی بە فاسق ناوبردو و شایەتی تۆ قبوڵ نییە و تۆ لە ژێرە و ئاتا جێت ئەبێتەوە یا ئەیها الذین ئامنوا ئین جاءکم فاسقون تۆ فاسقی تۆ مادەم فاسقی شادەتی لێوە ناگیرێت ئەگەر ڕاستیش کەیت و درۆ نەکەی لە ژێر ئاەتی دووەما جێتە بێتەوە هەمازیم مەشائیم بینەمیم ئەو کاتە فیتنەچێتیەکەی ئەمەی بەڕاستی یا لەسەر کیز بوو درۆیە یا حەسادەتە یا لەسەر حوب و خۆشەویستیە بەڵام دوژمنایەتیە فەرمی ئەگەر حاڵەتی سێمی ئەوەیە ئەگەر ئەتەوێ عەفوتەکەین وازەی لێنین بەڵام تۆبە کۆجاردە فیتنەی مەکە وتی خەلیفەی مسلمانان و ئەمیری مسلمانان لەسەر دەستی تۆ تۆبە ئەکەم وازم لێ بێنە و جارێت فیتنەی ناکەم ئەبێت تۆ نەسیحەتی بکەی و کەسەکە فیتنێگە نەک یەکسەر بڕای پێ بکەیت و تەسدیقی بکەیت و شاباشی بیتێ و بڵێ تۆ پیاوی چاکی قسە بۆ من هێناوە ئەمە بەڵایە بۆ تۆ سێم ئەوەیە کەوا کەسێک کە فیتنەی بۆ کردی و قسەی بۆ هێنای بەڕاستی ئەم کەسە نابێ بڕای پێ بکەیت چونکە بڕای پێ بکەیت تووشی بەڵاتەکە ئەبێ ڕقی بێ لێی یەکسەر بڵێ من تۆ مادەم ئەم قسە بۆ من هێناوە تۆ دوژمنی منی لەبەر خوا ڕقمە لە تۆ الحب لله والبغض لله خۆشەویستی لەبەر خوا و ڕق لەبەر خوا ئەعلەیرایە ئەم کەسە دوژمنی تۆیە کە قسەی بۆ هێناوی بغز دروستەکە لای تۆ ئەبێ بغزی ئەوت هەبێ ڕقی بێ لێی لەبەر حاتی ئەوەی کە فیتنێ بڵێ تا فیتنەچێتی تۆ نەمەرحەبایی تەکەم نە قسەت لەگەڵاکەم نەبێرە ماڵم نەیەمە ماڵە نە قسەشم بۆ بێنەوە قسەی لەگەڵاکەم ئەبێ تۆ ڕقی بێ لێی لەبەر خاتی خوا بی بغزێنی چوارەمیان ئەوەیە کەوا کاتێک کە قسەیان بۆ هێنای یەکسەر گومانی خراپ مەبە برا مسلمانەکەت اجتنبوا كثيرا من الظن فإن بعض الظن إثم گومانەکان زۆربەی بەڕاستی تاوانە و گوناحە یەکسەر گومان مەبە ئەم قسەی بۆ کردی بۆی تاشی بە ئارەزووی خۆی یەکسەر تۆ براکەت خوشەکەت جیرانەکەت دراوسەکەت ڕەفیقەت یەکسەر ڕقی لێ هەڵگری و بڵێ بەخوا ئەو کەسەکە ئەمە قسەی کردەوە لەبارەیەوە قسەی بە من و تۆ ژوێنی بە من داوە یعنی ئەو کەسەکە قسەی لێوە نەقڵ کردەوە تۆ یەکسەر ڕق لە ئەوڵ مەگرە تەبەیونی تیا بکە بۆی تووشی بەڵا نەبی بەڵام ئەمەی کە قسەی وێنایی ئەمە بە بغزێنە گومانی خراپ بە براکەت مەبە بە خوشەکەت مەبە ئەنجا پێنجەمیان ئەوەیە کەوا ئیمالیکە جاسوسیش مەکە چونکە خوامد ولا تەجەسەسوا کە ئەم قسەی بۆ هێنای نە بغز دروستکە نە جاسوسی بکە بڵێ خوایە من ئەیدەمە دەستی تۆ خۆت تەسلیمی خواکە من كان لله فقد كان الله له عفى الله عما سلف تواو ئەمە صفەتی ئینسانی مسلمانە خۆشەویستان بۆ ئەوەی کەوا ڕزگارێ بێ لە دنیا سەربەرز بی بە خۆشبەختی بژی لە قیامەتیا سەربەرز بی ئەبێ خۆت لە فیتنەچیەکان بپارێزی خۆت فیتنە نەبی و قسەی لە فیتنەچیەکان قبوڵ نەکەی و نەسیحەتی فیتنەچیەکان بکەی و فیتنەچیەکان بغزێنی خوا لە هەموو لایەکمان ڕازی بی لە هەموو لایەکمان خۆش بی عاقیبەتمان بەخێر بگێڕی لە سوئی خاتیمە لامان دەی یا ربی خوا حسنی خاتیمان پێبەخشی خوا زبانمان لە فیتنەیی لە دووزبانی لە غەیبەتکردن لە بۆهتانکردن لە تاوانکردن پارێزراوکە خوا لە هەموو تاوانەکانی زبان و بە هیلاکبەرەکانی زبان پارێزراومان کە خوا لە سیحر و جادوگەران پارێزراومان کە خوا لە خائین و زاڵم و ستەمکار و خۆفرۆشان و خاک فرۆش و وڵات فرۆش پارێزراومان کە یا ربی خوا لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەر خۆمانە بەسەر دڵ و دەروونمانە بەسەر ماڵ و مناڵمانە بەسەر خاک وڵات و نیشتیمانمانە یا ربی خوا دڵەکانمان بەرامبەر یەکخەی یا ربی خوا محەبەت و ڕێز و خۆشەویستی نێوانمانە دروستکەی بغز و ڕق و قینە نێوانمانە لاوەی یا ربی خوایە دۆستی یەکتری بین دوژمنی یەکتری نەبین فیتنەی بۆ یەکتری نەکەین ڕق لە یەکتری هەڵ نەگرین بوتان بۆ یەکتری نەکەین درۆ بۆ یەکتری هەڵ نەواسین درۆ بۆ یەکتری نەکەین یا ربی خوا مسلمانێکی سادق و پاک و تەقی و نەقی بین یا ربی خوا لە دەپاڕێینەوە لە باوکو دایکمان خۆش بە لە باوکو دایکمان ڕازی بە یا ربی خوا دەرەجاتان عالیکە یا ربی خوا ئەوەی نەخۆشە شیفا عاجل بۆ پلەی بۆ بنێرە ئەوەی لە جێگایە خوا شیفا عاجل بۆ پلەی بۆ بنێرە خوا زەلی زیاتری سەر جێگای مەکە ئەوانەی داوا دوعای خەیریان لێ کردوین ئەگەر منداڵە نیە خوا منداڵ سال ئەمبەرێ ئەگەر هەیانە و ساڵە خوا بۆیان ساڵەکە ئەگەر هەیانە و مەفقودە و دوورن لە یەکەوە خوا بەیەکیان شادکەیتەوە خوا عاجل لە نێوانانەیەڵی خوا گیان ڕەحمەت و بەرەکەتی خۆت لەناو هەموو خێزانەکانە دروستکەی
بەڕێز و خۆشەویستی دروستکەی یا ربی خۆیان بەڵاو فیتنەی و ناڕەحەتی و ترازانی ناو خێزانەکان نێڵی پەروەردگارە محەبەت و ڕێز و خۆشەویستی لە ناوانم خێزانەکانە دروستکەی پەروەردگارە یا ربی خوا لە دەپاڕێنەوە ئەوەی مشکیلەی هەیە ئەوەی گیر و گرفتی هەیە ئەوەی زاڵم زوڵمی لێ کردووە یا ربی خوا کار و بارەکانی بۆ ئاسانکەی زاڵم مستەمکاری لە کۆڵکەیتەوە لە کۆڵی هەموو لایەکمانی کەیتەوە یا ربی خوا حەلی مەشاکیل هەموو لایەکمان فەرمووی یا ربی خوای گیان لێ دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت هیدایەتی گەنجەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی یا ربی خوا بەسێ بە کەساسی و داماوی تەستی و تاریکی و باریکی و زوڵمەتی ناو قەبرمان نابێتەوە یا ربی خوای گیان زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە یا ربی خوای پێغەمبەرت کا و شەفاعەتمان بۆ بکا لە گۆڕە یا ربی خوای گیان لە قیامەتیشا لەژێر بەیداخی لا إله إلا الله لەژێر سێبەری عەرشە لەسەر چیمەنەکانی بەهەشتا لە خزمەت ڕەسوولی ئەکرەمە یار و دۆستانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوایە کۆمان کەیتەوە خوایە عەشرمان کەی یا ربی خوایە بەر شەفاعەتی عوزما و تکا و شەفاعەتەکانی پێغەمبەرمان بخەی صلی الله عليه وسلم بەدەستی مبارەکی و پێغەمبەر نازارە خوایە کەوسەرمان بیتێ لە توێنێک بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیی وڵاتمان پڕ لە هەرزانی و فەریعیکەی وڵاتمان تووشی قاتی و گرانی و زاڵم و ستەمکار نەکەی یا ربی خوای و قەیرانەکانمان سەرلاوەی یا ربی خوای ئەم وەبا و نەخۆشی و ناخۆشیە کە ڕووی لەسەر ئەرز کردووە و ڕووی لە وڵاتی ئەمەش کردووە خوایە لەبەر خاڵی جاه و مەقامی حەزرەتی ڕەسوولی ئەکرەم خوایە لە سەرمانی هەڵگرە خوایە لە سەرمانی لاوە هەموو لایەکمان سەلامەت کە لێی یا ربی خوایە ئەوەی تووشی وە شیفا عاجل و پەلەی بۆ بنێرە پەروەردگارە یا ربی خوایە لێ تەبارڕێنەوە شیفای عاجل و پەلە بۆ هەموو لایەکمان بنێرە یا ربی خوایە دوعاکانمان لێ قبوڵ کە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارەنە وڵاتمان پڕ لە ڕزق و ڕۆزی کە کانی و کارێزەکانمان بۆ بتەقێنە زاڵ و ستەمکارمان لە کۆڵکەرەوە ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە خوایە ئەگەر شیاوی دایەت نیە خوایە تەفروت و ناکەی خۆی و جەژدەش ناوبەری یا ربی خوایە ئەم میلەتە جارێکی تر نەقێتەوە ژێر پۆستاڵی پڕ لە تاوانی زاڵم و ستەمکار و بێگانە و نەیار و ناعەزان کە وڵاتمانمان لایەزال و بەردەوام سوتماکەن و تۆ بارانێکن خوایان قبوڵ نەکەی آمین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله ثم